السلام عليكم سڵای خۆی گەورەتان لەبێ قوتابیانی پۆلی دوانزەی زانستی ئەمڕۆ لە وانەی یەکەمی بەشی 5 وانەی یەکەمی بەشی 5 ڕاهێنانەکە یەک دوو پرسیاری گرنگی ماوە ئەوانە شیکارەکەم پرسیارەکانی قوتابیانەوە نووسیوە 24 یان 23 ئەگەر کتێبە تازەکان بێ 23 کتێبە تازەکان 23 بەڵام کتێبە کۆنەکان 24 تاودان پرسیارێکی تاودان پێش ئەمە فیزیایەکی تر هەیە تەرکە قوتابیان لە کۆنەکانە بەزەکە تۆ کتێبەکە تازە بێ خۆی تەرک کراوە پرسیاری یا 24 یا 23 بە کۆنەکە 24 بە تازەکە 23 یاسای فیزیایی تاودانی ئۆتۆمبیلێک 2 متر بۆ چرکەیە تاودانی ئۆتۆمۆبیلێک 2 متر بۆ چرکەیە خێرایی با هەڵگرەکە 10 متر بۆ چرکەیە ئەڵێ دوای چەند متر ئۆتۆمبیلەکە دەگاتە بار هەڵگرەکە ئەم فیزیایانە زۆر گرنگن قوتابیان بە تەواوەتی بەشی تاوکاری دوو بەش فیزیاییمان هەیە دووشتی فیزیایی یەکیانە دەتاشاوایە ئەویان لە تاوکاریە ئەوەی تاوکاریەکە قوتابیان زۆر گرنگە ئاگادار بە باشە چۆن شیکارکەین شیکار دەست پێەکەین قوتابیان ئێمە ئەڵێ دوای چەند متر واتە دووری قوتابیان واتە دووری ئەوەی هەمانە تاودانە ئەگەر تێبینی بکەی تاودانی ئۆتۆمۆبیل تاودانی ئۆتۆمۆبیلەکە 2 خێرایی بار هەڵگرەکە دەیە خێرایی بار هەڵگر ئێمە باسی دووری ئەەکەین قوتابیان باسی دووری یعنی کاتەبێ 2 جار تاوکاری وەگری هەتا ئەنجا ئەگەیتە دووری 2 جار تاوکاری قوتابیان یعنی ئەیتی قوتابیان ئەیتی 2 ئەبێت تاوکاری بۆ هەردوو لا وەرگرین ئەیتی دیتی یەکسانە بە تاوکاری 2 دیتی باشە ئەمە ئەکاتە ویتی تاوکاری ئەیتی ئەکاتە ویتی یەکسانە بە 2 تی کۆسی قوتابیان ئەبێ هەموو سیەک بدۆزیتەوە ئەنجا بچیتە ئەویکیان ئەمە خێرایی سەرەتایی سفرە کات سفرە خێرایی سەرەتایی سفرە و ئەکا سی سفر بێ قوتابیان کەواتە خێرایی ئەکاتە 2 تی جارێکی تر بێت تاوەکاری وەرگرینەوە قوتابیان تاوەکاری بۆ ئەم لە دیتی تاوەکاریش بۆ ئێرە ئەشتوانی ئەمە نەنووسی یەکسەر بنووسی ئێستی قوتابیان یەکسەر توانی بنووسی ئێستی یعنی یەکسانە ئەمە نەنووسی ئەمە هەمووی نەنووسی بڵێ ئێستی یەکسانە خۆت تاوەکاریەکە وەگری ئەکات ئێستی لێرەش 2 تی 2 جا لەسەر 2 کۆسی کەواتە ئێستی ئەکاتە تی 2 جا کۆسی دووری سەرەتایی سفرە کاتەکە سفرە کەواتە وا ئەکا سی سفر بێ کەواتە ئێس تی ئەکاتە تی 2 جا دووری ئۆتۆمۆبیل قوتابیان ئۆتۆمۆبیل بە هەمان شێوە بۆ خێراییەکەش تاوەکاری وەرگرین کەی خێرایی ئەبێ بە دووری ئەگەر تاوەکاری وەرگری یعنی قوتابیان ئەمە ویتی ئەکاتەدا تاوەکاری بۆ ئێرە دیتی یەکسانە بە تاوەکاری 10 دیتی کەواتە لێرە ئەکاتە ئێسیتی ئەکاتە 10 تی کۆسی قوتابیان 10 تی کۆسی ئاگادار بە خێرایی ئەگەر تاوەکاری وەرگری ئەکاتە ئێس لێرەشە دووری سەرەتایەکەی کە دەستیان پێگە سفرە کات سفرە کاتی سفرەکەواتەوە ئەکا سی چی بێ سفر بێ کەواتە ئێسیتی ئەکاتە 10 تی ئەمە دووری بار هەڵگر ئەگەر تێبینی بکەی 2 جار تاودان تاوەکاری بۆ وەرگرین کردیە دووری ئۆتۆمۆبیل خێرایی بار هەڵگر ئەگەر جارێک تاوەکاری بۆ وەرگری کردیە دووری بار هەڵگر دوای چەند متر ئۆتۆمبیلەکە دەگاتە بار هەڵگرەکە دەگاتە بار هەڵگرەکەیان دووریەکانیان یەکسان بێ قوتابیان یعنی دووری هەردووکیان یەکسان بێ کەواتە تی 2 جا یەکسانەکەین بە 10 تی قوتابیان ئەمە لەگەڵ ئەمە دووریەکان یەکسانەکەین تی 2 جا ناقسەن 10 تی یەکسانە بە سفر ئیتر لێرەوە ئەزانیشی تەڵ چۆنەکرێ قوتابیان یان تی ئەکاتە سفر یان تی ئەکاتە 10 باشە ئەم دەیە لەکوێ دانین لە کام دووریادانی داینێ قوتابیان لە کام دووریادانی داینێ کەواتە بۆ لقی ئەلف لە کامیان داینین ئاساییە ئێسیتی ئەکاتە بڵێن 10 تی لەمایانە داینێم ئێسی 10 ئەکاتە 10 لێکدانی 10 و ئەکاتە 10 کەڕەدە چەندەکە قوتابیان 100 دوای 100 متر دەگەن بە یەک دوای چەند متر واتە دوای چەند دووریەکە دووری ئەوێ قوتابیان کاتە تۆ ئەبێت تاوەکاری 2 جار بدۆزیتەوە تا دووری ئەکسانەکەی ئەمەش جارێک تاوەکاری دوای هەردوو دووریەکە یەکسانەکەی قوتابیان دوای 100 متر دەگەن بە یەک
ئەم پرسیارانە لەبەرەکرێن بەڵام ئەگەر هاتو فیزیایەکە بیگۆڕێ ئەو کاتە تۆ چیەکەی مەجبوری بە شیکار ئەتوانی لەبەریکەی بڵێ ئەگەر تاودان دوو بێ و خێرایی دەبێ ئەوە دوای 100 مەتر دەگەن بەیەک بەڵام قوتابیان ئەگەر هاتو ژمارەکان بگۆڕێ ئەو کاتە بێ شیکارکەین ئەمە بۆ لەخی ئەلف تەواو قوتابیان دووهەم خێرایی ئۆتۆمۆبیل خێرایی ئۆتۆمۆبیل کوانێ قوتابیان ئەمەیە ئەوەی دەربارەی ئۆتۆمۆبیل و سیمەمە هەمووی ئەمە خێرایی ئۆتۆمۆبیلە خێرایی ئۆتۆمۆبیل ئەمەیە قوتابیان خێرایی ئۆتۆمۆبیل ئەکاتە چەندی دووتی خێرایی ئۆتۆمۆبیلەکە کاتێک دەگاتە بار هەڵگەر کاتێک دەگاتە بار هەڵگرەکە تیەکە دەیە قوتابیان کاتە دەکە بەکارێنین بۆ خێرایەکەش لقیبا ئەکاتە چی ڤیتی ئەکاتە دووتی قوتابیان دوو لێکدانی دا وەڵامە کاتە 20 خێرایی ئۆتۆمۆبیلەکە 20 مەتر بۆ چرکەیە ئەگەر ئەوان ئەمە خێرایی کێ ئۆتۆمۆبیل خێرایی ئۆتۆمۆبیل ئاگادار بە ئەمە هەمووی دەربارەی ئۆتۆمۆبیلە ئەمە هەمووی دەربارەی بار هەڵگرە ئێمە باسی خێرایی ئۆتۆمۆبیلەکەین ئاگادار بە دووتیەکە ئەو کاتە دووتیەکە تیەکە لێکدانی دەیەکەی 20 ئەمانە گرنگن قوتابیان زۆریش بەڵێ دێنە سەر ڕاست و هەڵەکان قوتابیان وابزانم زۆری ئەیزانی زۆری ئاسانە و ئەیزانی ئەتوانی شیکاریکەی بەڵام ئەمە پرسیاری 29 ئیتر نازانم چەنە لای تۆ ڕقەمەکەی من کتێبەکەم کۆنە قوتابیان من کتێبە کۆنەکانم پێ پرسیاری 29 لای من ئەوانەی ڕقەمەکەی بگۆڕێ ئەمە پرسیارەکەی ئایا ڕاستیان هەڵەیە هەڵەیە قوتابیان تاوکاری لە لێکدانە بەش ناکرێ بڵێنێ کاتە تاوکاری ئەمەیان لێکدانی تاوکاری ئەویکە یعنی تاوکاری ئیسەمە چییە لێکدانە تاوکارێکی یاو بە FX تاوکارێکی یاو بە GX ئەمە هەڵەیە لە لێکدانە تاوکاری بەش ناکرێ لە لێکدانە تاوکاری بەش ناکرێ بەڵام ئەگەر هاتوو FX کۆکەم GX بێ ئەوە بەڵێ تاوکاریەکە بەشەکرێ بێ بە تاوکاری FX کۆکەم تاوکاری GX لە کۆکەمە ئەکرێ تاوکاری بەشکەی بەڵام ئەگەر بوو بە لێکدان تاوکاری بەش ناکرێ ئەتوانی نمونە وەرگری بۆ FX و بۆ GX قوتابیان باشە کەواتە ئەوە هەڵەیە ئەمەیان گرنگە قوتابیان ئەمانە هەمووی گرنگن ئاگادار بە نەخشەکە نەخشەی F داتاشراوی دووهەمی 2x چەماوەکە لێکەوتی ئاسۆیی دەبێت لە خاڵی 2 سفردا قوتابیان داتاشراوەی دووهەممان هەیە ئەگەر بمانەوێت نەخشەی ئەسڵمان دەستکەوێتەوە ئەبێت تاوکاری بۆ هەردوو لا وەرگرین تاوکاری بۆ هەردوو لا وەرگیرێ ئەم تاوکاری بۆ ئێرە یەک فەتحەی ئەمێنێ قوتابیان لێرەشە کاتە x دووجا کۆسی ئەبێ ئەو سیە بدۆزینەوە چۆن بیدۆزینەوە قوتابیان لێکەوتی ئاسۆیی ئەم قسەیە وا دەکات داتاشراو یەکسان بێ بە سفر لە بیدایەتەوە پێمان وتون ئەم قسەیە لێکەوتی ئاسۆیی واتە داتاشراو یەکسانە بە سفر کەواتە تۆ لە باتی داتاشراو سفر دانین و لە باتی ئێکسەکەش قوتابیان دووجا کۆسی کەواتە سی کردیە ناقص 4 ئەنجا داتاشراو ئەکاتە x دووجا کەم 4 جارێکی تر تاوکاری بۆ ئەم لا بۆ ئەو لاش قوتابیان dx یەکسانە بە تاوکاری x دووجا ناقص 4 dx کەواتە نەخشەی بنەڕەت هەموو تاوکاریەک فەتحەیەکە بە بەڵێ fx ئەکاتە x یەک لەسەر 3 x سێجا ناقص 4x کۆسی وەنیە قوتابیان توانەکە زیادە بێ لەسەر ئەوەنە ناقص ژمارە ئێکسی بۆ هێنین کۆسی ژمارە ئێکسی بۆ هێنین کۆسی ئەبێ سی بدۆزینەوە قوتابیان سیەکەمان چەند و چەنە 2 0 ئەمە ئێکس ئەمە وای قوتابیان ئەم سفرە ئەوە نییە ئەم قسەیە لێکەوتی ئاسۆیی ئەواگەێنێ ئەوە هەرچەند بێ ئەوە دانم ئەلێرا ئەگینا ئەوەی ئێرا کە دامان نابووکانێ دەتاشراو ئەمە سفرمان داناو ئەمە مانای وان نییە ئەمەیە ئەوە نییە ئەی چییە لێکەوتی ئاسۆیی ئەوەیە ئەو قسەیە وا دەکات داتاشراو سفر بێ ئەمە گەر وەشت بگۆڕم بە 2 ئەو هەر سفر دانی ئاگاداری چیاڵم ئەمە بشگۆڕم بە 2 بیگۆڕم بە 2 ئەو هەر چەند دانی سفر قوتابیان لەبەرەوە تکایە ئەمە ئەنووسی سفر بەڵام ئەمە ئەو نییە ئەمە ئەوەیە بەڵێ 2 سفر دانین ئێستا لێرا چەند دانین سفر چونکە وای سفرە یەک لەسەر 3
2 سێجا ناقص 4 لێکدانی 2 کۆسی ئەمە 8 لەسەر 3 قوتابیان ئەلێرە بهێنینە ئێرە ئەمە 8 لەسەر 3 ناقص 8 کۆسی ناقص 8 8 لەسەر 3 کەم 8 کۆسی یەکسانە بە صفر قوتابیان ئەم دوانەژێری هاوبەشیان 3 8 ناقص 24 کۆسی یەکسانە بە صفر 4 بڕوا کاتە 16 لەسەر 3 بەڵام بە سالبی کۆسی کەواتە سی کردیە 16 لەسەر 3 کاتێنەوە بۆ نەخشەی ئەسڵ کاتە نەخشە ئەسڵەکەمان چییە ئەخیر کۆتایی خاڵەکەی fx ئەکاتە 1 لەسەر 3 x سێجا ناقص 4x زائد 16 لەسەر 3 ئەوە نەخشەی بنەڕەت کە ئەو داوایەکە ئەوە نەخشەی ئەو بنەڕەت کە ئەو داوایەکە اینجا قوتابیان ڕێگای هاک زۆرە ئەمە چەند جار داتاشایی وەرگرم 2 جار داتاشایی وەرگرمە بێت چەند کە 2x وەخاڵی کەوتیە سفر یعنی ئەم دووشتە ئەتوانی بکەی داتاشراوی یەکەم قوتابیان ئەکاتە x دووجا کەم 4 داتاشراوی دووهەم ئەکاتە 2x اینجا لێرە خاڵەکەی تیادانین 2 0 ئەبێ بە صفر یەسانە بە 1 لەسەر 3 2 سێجا ناقص 4 لێکدانی 2 کۆ 16 لەسەر 3 ئەمە 8 لەسەر 3 ناقص 8 کۆ 16 لەسەر 3 16 عفواً 16 لەگەڵ 8 24 لەسەر 3 8 لەگەڵ ناقص 8 صفر یعنی پاسادانی کرد کەواتە ئەتوانی ڕێگای هاکەکە ئەوەیە ئەم وەڵامە چەند جار داتاشایی وەرگری دووشدار و خاڵەکەش پاسادانیکە ئەو کاتە بەڵێ ئەتوانم هاکێکی کەش هەیە ئەگەر هات و دووەکە لێرە دانین صفر کات مەزبوطە یعنی توانیمە دانیرەیە 2 دووجا 4 ناقص 4 صفر چکە لێکەوتی ئاسۆی ئەبێ کەواتە ئەمە ڕێگای هاک کە بڵێن بۆ ئەوەیە ئەگینا شیکار ئەمە بۆ قوتابیان شیکار ئەوەیە 2 جار تاواوکاری بۆ وەرگری 2 جار تاواوکاری وەرگری ئەمە جارێک فەتحەیەکە بە ئەبێ سی بدۆزیتەوە سیش چۆنە دۆزمەوە ئەڵێم لێکەوتی ئاسۆیی ئەکاتە صفر کەواتە لە باتی لێکەوتی ئاسۆیی ئەمە دەی سفردانی ئەمە لە باتی ئەمە سفردانین ئێکسەکەش 2 قوتابیان بەس ئێکسەکەیمانەوێ سیم دۆزیەوە ناقص 4 ئەبینەوە ئێرادایەنین جارێکی تر تاواوکاری وەرەگری جارێکی تر ئەو فەتحەیە بابێ بە fx ئەی ئەم دیو ئەها چی لێیە بەم شێوەیە زائد سی اینجا خاڵەکەی تیادانین x y بۆی نرخی سی بدۆزینەوە لێنێ سەر ئەخیر پرسیار ئەویش گرنگە ئەخیر پرسیار بەڵێ قوتابیان ئەمە ڕێگای هاکەکە بۆ شیکارمان کردەمە ئێرە ئەم شوێنەی ئێرە لێرەیە قوتابیان ئەمە ئەڵێ ئەم نەخشەی ئێف دۆزەرەوە یعنی نەخشەی بنەڕەت ئەمە داتاشراوە قوتابیان ئەمە داتاشراوە داوای نەخشەی بنەڕەتمان لێکە نەخشەی بنەڕەت قوتابیان ئەوە چی بۆ هێنین x کۆسی 1 ئەمیکەیان 3x دووجا لەسەر 2 کۆسی 2 ئەمەش هەر بوارەکەیەتی صفر لەگەڵ 2 x چوکتر یەکسان بە 2 چوکتر یەکسان بە 5 هەر لە شوێنی خۆیان تاواوکاریمان وەرگری قوتابیان یەک ئێکسی بۆ هێنین تاواوکاری بۆ ئێرە وەرگیراوە 3x دووجا لەسەر 2 سی 2 ئەبێ ئەو سی 1 و سی 2 بدۆزینەوە قوتابیان بەم قسانە ئەڵێ بەردەوامە و ئێفی 2 ئەکاتە چەنیش 6 قوتابیان ئێفی 2 ئەکاتە 6 باشە با ئێفی 2 وەرگرین ئێفی 2 یەکسانە بە 6 2 لەکوێدا هەیە قوتابیان ئەگەر تێبینی بکەی 2 لێرەدا هەیە ها کاتە ئێفی 2 یەکسانە بە 6 ئەڵێن ئێفی 2 یەکسانە بە 3 2 دووجا لەسەر 2 کۆسی 2 لێرە دایانینەوە ئەمە چەنە نووسم قوتابیان 6 چونکە پێی وتوم ئێفی 2 شەشەکە کەواتە لە باتی ئێفی 2 6 دانێ 3 کەڕە 4 12 دابەشی 2 سی 2 کەواتە سی 2 کۆ 6 یەکسانە بە 6 سی 2 کردیە زیرۆ کەواتە ئەمەمان دۆزیەوە قوتابیان ماوە کێ بدۆزینەوە سی 1 بە چی بدۆزینەوە قوتابیان ئامانج مادەمە لە لای ڕاست یەکسانە بە لای بەردەوامە کەواتە ئامانج لای ڕاست یەکسانە بە نەخشەکە یەکسانە بە ئامانج لە لای چەپی نەخشەکە قوتابیان ئەو ناڵێ بەردەوامە کەواتە دوو بەکارێنی بەردەوامە کەواتە لای ڕاستی 2 یەکسانە بە لای چەپی 2 لای ڕاستی 2 قوتابیان
x نزیک بێتەوە لە 2 لە لای ڕاستی 2 لای ڕاستی ئەمەیە 3x dx یەکسانە بە ئامانجی x نزیک بێتەوە لە 2 لە لای چەپی 2 لای چەپەکەی ئەمەیە ئەفۆن ئێرەیە 2 لای چەپەکەی ئەمەیە 3x دووجا ئەمەمان جێگا بکەینەوە ئەمەیە 3x دووجا لەسەر 2 کۆسی 2 سفرە یەکسانە بە ئامانجی x کۆ C1 قوتابیان C2 نادۆزمەوە ناینووسمەوە لێرانێک نادۆزمەوە C2 یەکسانە بە سفر لێرە ئەمە سفرە بەڵام ئەوە نووسیرە کاتە ئامانج لای ڕاست یەکسانە بە ئامانج لای چەپ بۆچی یەکسانە چونکە بەردەوامە اینجا ئێرە شەشەکە قوتابیان ئەگەر دوو دانین شەشەکە ئەی ئێرەش 2 کۆ C1 کەواتە C1 ئەکاتە چەند 4 C1 کردیە چەند قوتابیان 4 کەواتە نەخشەی بنەڕەت بوو بەمە نەخشەی بنەڕەت کێیە بەڵێ x کۆ 4 پاشان C2 سفرە کەواتە 3x دووجا لەسەر 2 بوارەکە وەک خۆی ئەنووسیتەوە سفر لەگەڵ 2 5 یەکسانەش لە 5ەکە ئەمە نەخشەی بنەڕەت کە ئەو داوایەکە قوتابیان نەخشەی بنەڕەت کە ئەو داوایەکەڵێ نەخشەی بنەڕەت دۆزەرەوە بیڵێنەوەم جاریان قوتابیان ئەڵێ نەخشەی بنەڕەت دۆزەرەوە باشە تۆ تاواکاری بۆ وەرگرە ئەم داتاشراوەکەی ئەڕوا کاتی ئەمە تاواکاری بۆ وەرگری یەک تاواکاری بۆ وەرگرە چیەکە x کۆ C1 ئەمە تاواکاری بۆ وەرگرە ئەکاتە چی 3x دووجا لەسەر 2 کۆ C2 باشە اینجا ئەمانە بێ بدۆزینەوە قوتابیان چۆن ئەمانە بدۆزینەوە ئەمە f2 ئەکاتە 6 خۆی پێیوتوم پرسیارەکە f2 ئەکاتە 6 دوو لە کام لایە دوو لێرە هەیە کەواتە ئەڵێن 3 دوو دووجا لەسەر 2 کۆ C2 ئەمە شەشەکە f2 شەشەکە ئەمە شەشەکە قوتابیان 6 کەم 6 سفر کەواتە C2 مان دۆزیەوە یێنەوە بۆ C1 C1 چۆن دۆزینەوە ئامانج لە لای ڕاست یەکسانە بە ئامانج لای چەپ لە ژمارە 2 قوتابیان بۆچی 2 چونکە بەردەوامە لە 2 یەکسانە بە 6 خۆیان نەخشەکەمی بەردەوام بەڵام بە تایبەتی کیا هەڵەبژێرین 2ەکە کەواتە ئف ئامانج لە لای ڕاستی 2 یەکسانە بە ئامانج لە لای چەپی 2 لای ڕاستی 2 هەمووتان نەزانن ئێرەیە ئەمەشمان دۆزیێتەوە سفرە 3x دووجا لەسەر 2 یەکسانە بە ئامانجی ئەمە x کۆ C1 بامەرجێ ئەم C1 دۆزینەوە کاتی ئەم یەکسە چەند دانەین 2 لە باتی x-ەکە 2 لە باتی x-ەکە 2 دانەین شەشەکە کەواتە C1 کردیە چەند 4 ئەوە نەخشەکەمان دۆزیەوە پەشی دوو هەمی پرسیارەکە ئایا ئەم نەخشەیە توانای داتاشانی هەیە لە 2 دەیڵاتەوە بڕیار بە توانای داتاشانی هەیە لە 2 مادەم باسی توانای داتاشانەها یێنەوە ئێرە پرسیارەکە خۆی ئادەی 2 لێرە چەندەکە f فتحەی 2 قوتابیان ئەمە هێنمە ئێرە بەشی دووهەمی پرسیارەکە ئالێرە جوابینەوە داتاشراو لە 2 دا قوتابیان لە لای ڕاستی چەندەکە 1 داتاشراو لە 2 لە لای چەپی لە لای چەپی 6 قوتابیان یەکسانە بە 6 کەواتە نەخێر توانای داتاشرانی نییە توانای داتاشرانی نییە چونکە توانای دەتاشان لە لای ڕاست یەکسان نییە بە توانای دەتاشان لە لای چەپ بۆچی بۆ پەلدار وایە قوتابیان ئەگەر توانای دەتاشان بدۆزیتەوە بۆ پەلدار ئەبێت لە هەردووکی وەرەگریت بەمەرجێ لای ڕاست و لای چەپ کات یعنی ئەمە نەخشەیەکی پەلدارە ئەمە لای چەپی 2 ئەمە لای ڕاستی 2 نەخشەیەکی پەلدارە ئەمە لای چەپی 2 ئەمە لای ڕاستی 2 کەواتە بێت توانای دەتاشان لە لای ڕاست یەکسان بێ بە توانای دەتاشان لە لای چەپ بەڵام یەکسان نییە کەواتە توانای داتاشانی نییە باشە قوتابیان کەواتە بەس پەلدار توانای دەتاشانی ئەبێ لە لای ڕاست و لە لای چەپ بەم شێوەیە هاتینە کۆتایی وانەی یەکەمی بەشی 5 تاوانەی داهاتوو خواتان لەگەڵ